ئێمە هەموو مانگێک بەلایەنی بەس بۆ موچە 940 ملیارمانەوێ بەڵام بەپێی ئەم ئینفاقی فعلی بێت ئێمە مانگانە لە 598مان زیاتر بۆ نایەت بەداخەوە لەو ماوەی پێشوە ئەو هەموو دانوستانی کە تیمەکانی ئێمە چوون نەتیجەیەکی ئەو توی نەبوو دواتر بەداخەوە هاتەوە سەر ئالێتی قەرز بە ئالێتی قەرزیش کە ئێمە 500 ملیارمان بۆ دابنێن بە دڵنیایی ئەوە پێویستیەکانی ئێمە تەمین ناکە ئێستا داهاتی نەوت نەماوە داهاتی نانەوتیش هەمووی بۆ هەرێم بۆ حکوومەتی فیدرال حساب بکرێت ئەوەی ئێمە هەمانە ئیعلانمان کردو دوای ئەوەی ڕقابەی مالی هەردوو لات تدقیقی کردووە ئێمە مانگانە لە حدودی 320 ملیارد دیناری داهاتی نانەوتیمان هەیە کە بۆ هەموو احتیاجاتی هەرێمە ئەوە لەگەڵ 500 تەمینی موچەی ئێمە ناکە ئەوەی کە گرنگە ئێمە داواکارین و ئەمانەوێت یعنی ئەو دانوستانانی کە هەیە بەردەوام بێت بۆ ئەوەی ئەم غوبن و ناحەقیە لەسەر هەرێم هەڵبگیرێ ئەوەی کە تا ئێستا ئێمە پێمان گەیشتووە لێ رازینی